ئەم کاتتان باش خۆشەویستان، من ئێستا لە ئوتێلی هەولێری نێودەوڵەتیم ناسراو بە شیراتۆن. ئێستا چاوەڕێی بەشداربووەکانین کە بێن بۆ ئێرە و ئێمەش خەریکی ئامادەکردنی خۆمانین. تۆزێکی تر ئەم هۆڵە هەمووی پڕ ئەبێتەوە لە خەڵک. چاوەڕوانی بەشداربوویەکی زۆر لەوە زیاتر کە ئێمە چاوەڕێمانە کرد، بەڵام پێمان خۆشەوە هەموو کەسێکی ژۆرەگرین و هەر کەسێکیش تەنانەت ئەگەر ناویشی نەنووسی بێ و فۆرمیشی پڕ نەکرد بێتەوە ئێمە هەر ئەیان بینین لە بەرۆی کاتی خۆیان لە کاتی خۆیان وەرگرتەوە هاتوون بۆ ئێرە. باکستیج من لە باکستیجم. باکستیج باسی ئەوواکەین بزانین ئەم کەسانی کە لێرن حەز و ئارەزویان چییە، بزانین بۆچی ئەم بەرنمەیەیان هەڵبژاردووە. لە کاتێکا بەرنامەی تر هەبووە پێشتر لە ئاستی جیاواز، بەس بۆ ئەم بەرنمەیەیان هەڵبژاردووە کە بەشداری تیا بکەن و خۆیان تیاتێس بکەن و بێن بۆ لای ئەم مامۆستا گەورانەی کە لە بەرنمەکە ئامادەن. هەروەها شتێکی تریش کە ئەمە باسی کەم ئەوەیە بەشداروانی هەموو شارەکانی کوردستان و هەموو ناوچەکان و هەر چوار پارچەی کوردستان ئێمە لێرە ئەبینین. ئێستا بامون بڕۆم خۆم ئامادەکەم چونکە نیوە ئامادەم نیوە ئامادە نیم و دوای ئەوە بەردەوام ئەبم لەگەڵتان لە گەورەترین پرۆگرامی پێشبڕکێی گۆرانی کوردستان ستار. ئای خوددا لەو ئاگر بارانە 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 هەسکێچم کێ چۆ کوردانم کولیل کاسێرێ لاوانم تری بە سازونەی بێ ساقی بە چاو مێمەی بێ دێوارێ و وەرە و غوربە بێ لە گوایانی ئەی مریەم ئامەد مریەم چایا و جوان سوورە گوڵایی نێوەڵاغیێ. بەخێر بێ؟ سپاس دەکەم. ئەو بینم بە جیا دانیشتووی، شەرمەکەی یا مەسەلە چییە؟ وەڵڵا شەر ناکەم بەسەر بەتەنێم. هەر بتەنێ لە ژیانیشا هەروایت یان زۆر کۆمەڵایەتی؟ زۆر کۆمەڵایەتی. بەڕاستا چکە زەردەخەنەکەم بینی لەسەر لێوت کۆمەڵایەتی؟ نانە زۆر کۆمەڵایەتی بەتەنێنی. ئۆکەی زۆر چاکە. ژمارەیەکت هەیە یان یەکەم کەسێکی تەژورۆ هەستی چۆنە؟ ناتوانم پێ ناسێکەوە هەستێکی زۆر سەیرە چونکە یەکەم جارە کە تەجروبە چوامەیە. تۆزە گۆسفکردنی زەحمەتەوە ئازام. ناترسی؟ ناترسم هیچ ناترسم بەس هەستێکی خۆشم هەیە و نەوعەکە نوێ لۆ من زۆر. چ جۆرە گۆرانەیە هەڵێ؟ کیرمانجی سۆرانی. دوو گۆرانی و حەزر کردانی؟ دوو سێ حەزرە. ئەژین تا چەند باوەڕت بە خۆت هەیە لە باوەڕت بە دەنگت هەیە؟ لۆ خۆم سەدا سەد. دەکا گۆرانیەکم بۆ بڵێت. هەسکێچم کێ چۆ کوردانم کولیل کاسێرێ لاوانم ڕێحانە ڕێز و چەمانم لاوەکو ئەس بریوانم. شاڕیانە نازانم خاتەکەمیانە. بەخێر بێ؟
سوپاس سەلامەتی. ناوت چیە تەمەنە چەنە لە کێوە هات؟ ناوم عومەر شاکر عەبدوڵایە لە هەولێرەوە بەشداریم کردووە. میمەوە سەوتەکەی خۆم تاقی دەکەمەوە میمەوە نییە کەەوە دەردەچم یا دەرناچم ئەگەر هاوڕێکانیشم دەچووە بزانە ئەمن دەرچوومە. ئەمن 30 ساڵم. من محەممەد کەمال لە شاری کۆی وەشدارم لە زانکۆی سەلاحەدینم کۆلێژ نەرجوانەکان. حەزە لە بەشەکەی خۆتە؟ زۆر ئەمن مەحەدیشم تەواو کردیە هەر بەشی مۆسیقا لە یەکەمەکان بووم و چوومەوە کولیا. ئەی چەند ئامێرەزانی؟ 5. ناوت چیە تەمەنە چەنە؟ ناوم حەسەن سەرنج تەمەنم 19 ساڵە لە پێی مانگا دەخوێنم لە جوانەکان. بەشی میوزیک؟ بەڵێ. چەند ئامێرەژەنی؟ وەڵام بەس عودا بەس احتیاجی ئۆرگوانشم جار بەرعەسب دەکەم ئۆرگە پیانۆیە. خۆ حەز لە عودەیە لە بەشی بەخۆمە یەکەم جارە حەزم لە عودی بوو. وتری بەسای زوونەی بێ ساقی بەجاو مێمەی بێ وتری بەسای زوونەی بێ ساقی بەجاو مێمەی بێ لە عاجزی مەزەی بێ ڕووکەی نەشادومانی. ئۆکەی جەماعەت دووبارە بە هیوای سەرکەوتن؟ ئۆکەی ئەو جەماعەتە بینم لە ئەو گروپە گۆرانیانەوە بەردەوامیان بە گۆرانەکەی ئەم گروپەی ترابوو بەزێ سەوەستان با بزانمەوەن چیەکەن چۆنن؟ سپاس باشی بەخێر بێ. خێرم دا ناو چیە تەمەنە چەنە لە پۆلی چەنی چیەکەی چیناکەی هەمووین پێ بڵێ. قەزای خەبات هەولێرەوە هاتووم یعنی هەر سەر باولێرە بەڵێ تەمەنم 18 ساڵە. جا بەتەمام بەشداری لەو پرۆگرامە بکەم ئەوزەوەش ساوەڕوانی وڵی ماوە هێشتا هێوارێ و بەرە و غوربە سەفەر لە بارم باوانم. ئێستا هەستە چۆنە ئەمڕۆ کات بەشدار بووی؟ هەستێ من گەلا خۆشە ئەلحەمدولیلا. زۆر خۆشحاڵ بووم. ئەوکەی پێم بڵێ ناو چیە تەمەنە چەنە؟ ناوم میوان حەکیم تەمەنم 26 ساڵ. بە تەسەوەری تۆ چۆنە بێت ئەمڕۆ؟ هەستەکەی دەرەچی؟ تەمای خودێ ئینشاءڵڵا وێت مە پێچی بە هەوڵا خۆمەیە دای. لە کێو هاتی؟ وەڵام لە سۆرانەوە هاتووم. لە سۆرانەوە سەرکەوتوبی بەتمان چه جۆرە گۆرانێک بڵێ ئەمڕۆ؟ وەڵا ئیشاءڵڵا عاتفی زۆرم حاضر کردووە. ئەیگۆ ئەنگرێنی لیژنا؟ وەڵی بەتەمای خۆی گەورەزە شاد بیگرینم شاد کەیف خۆشیان کەم. بەتەمای چه جۆرە گۆرانێک بڵێ ئەمڕۆ؟ وەڵا عاتفی. هەمووتان گۆرانی عاتفی مەسەلە چی یعنی خەڵکی سۆران هەمووی عاشقن زیان لە حەدیان چی؟ وەڵا تەقریبان. ئەی مەسەلە چییە؟ خودێ مەزەلا عاشقاتنیە بەس هەر کەسە و حەزی خۆوە نوکە هەر کەس مەسەلەن دەبینی ستایلێکی هەی میلیە ئەس نەشێن بێژم یان بۆ من نابێتن جا هەر کەسە و ستایلی خۆ. سان محەممەد لە شاری هەولێرەوەتم 29 ساڵم خوێندکاری پەیمانگای هونەرە جوانەکانم بەشی مۆزیک مەرحەلە سێ. ئەمڕۆ ئەتەوێ چ ستایلێکی گۆرانی بڵێ یان چ ستایل؟ زیاتر سونەتی. لێ ئێستا لێرە شتێکم بۆڵێ یان چاوەڕێکی؟ با چاوەڕێ بکەین. بگارێەوە هێشتا دڵم لەڕێی تۆدا ئاشنێتەوە. ئەی خوددا مەجنون و سارگەردانە خۆم چۆنم قەلبی من گەر چشنی لاونەت نەبێنە و تیتێ بکەن. من خۆمە زاوانەیەم چەند تۆم خۆشەویە بەخدایەی بێمەکانە دنیا دەوران دەورانم. ئەو کۆمەڵە گەنجا بەخێر بێن ئەڵڵا کوا گۆرانی خۆش خۆشم بۆ بڵێن ئەمڕۆ یەڵا. لە دەست و قاچ ماڵە قژی زەردێ وەک زنجیر لە دەست و قاچ ماڵەوە نیگای چاوێ وەکو تیرێ ئەوێتەی دڵمی پێکاوە نیگای چاوێ وەکو تیرێ ئەوێنەی دڵمی پێکاوە ئاگرێکی بێخۆڵامێش دڵی مناوە سوتاوە. دەنگ خۆش بەخێر بێن چۆن خۆتان ئامادە کردو ئەمڕۆ؟
عفتي اون تمرین ما کردی یعنی ئێستا دانیشتینە ئازناکەی گۆرانی بڵێ ئەو ماوەی کە پرۆڤەت کردووە هەمووی بە ئالەتی گیتارەوە پرۆڤەت کردووە هەمووی بە گیتارەوە بۆ بەتەنها پرۆڤەت کردویان لەگە برادران وەڵی خۆی مامۆستاشم هەیە و بەتەنهاش کردومە مامۆستات بۆ پرۆگرامی گربوو بە خۆی لە مێژە دەرسی پێ گوتم چوومەوە لای پێی گوتم زانم کێکی تر لە بەشداربووەکان لێرانە دانیشتووە لەگەڵ هاوڕێکانی بەخێر بێ سلامت بی سپاس دەکەم خۆش بی سپاس سلامت بیت چۆن خۆت ئامادە کردەوە ئەمڕۆ باش ناترسی شەرم ناکەی کەمێک باشە پێنج مامۆستای بە ئەزمون لە ژوورەوەیە چۆن خۆت ئامادە کردەوە بۆی بچی لە بەرامبەریان گۆرانی بڵێ ئیتر ئینشاڵڵا باش دەبێت بدروی کایلم سرگولا کود خورن قلب البلا بدروی کایلم سرگولا کود خورن قلب البلا باسی ستان دەکرد ڕاوەستا بوون چاوەڕوانی ناخۆش ئەرێ وەڵای زۆر ناخۆشە چۆن خۆتان ئامادە کردووە بۆ کاتێک دەچنە ژوورەوە وەڵا زۆر باش زۆر بە باش خۆمان ئامادە کردەوە ئینشاڵڵا باشە بیت ئینشاڵڵا باش دەبێت پێم بڵێ لە کاتی پرۆڤەکاندا چی دەکرد چۆن بووی چۆن خۆدا ئامادە دەکرد لە ماڵەوە بۆ قاتە جوانەوە هاتوویتە وەڵا چاپ بکەم پێم خۆشە بەشداربەکان بە جوانتری شێوزنە سەر ستەیج ئینشاڵڵا وەڵایی لە پرۆڤەکاندا ینی بە شێوەیەکی جوان و بە شێوەیەکی تایبەت پرۆڤەم لە سەرگۆرانەکان کردووە و هەمووی بە جوانی ڕێبواریمان دوی ڕێی دوورم کاروانچیمە و ڕادەبورم شارەکەتدا گرمە باوەش شەیدای بۆنی گوڵی سوورم ئای دەستان خۆش بێت بێوە شانسێکی باش بەخێر بێن ناوچیە؟ ئالا لە شوو بەشداری ئالامڕۆ؟ لە هەولێرەوە بەشداریم کردەوە لە هەولێرەوە بەشداری وەکو دەبینی جۆش و خرێشێکی زۆر هەیە لە نێوان گەنجەکاندا تۆ چۆن خۆت ئامادەکەرەوە بە ئەمڕۆی پرۆگرام کاتێک دەچێت سەر ستەیج و گۆرانی دەڵێ لە پێش پێنج دادوەر وەڵای خۆم باش ئامادە کردە هیوادارم بە دڵیان بێت کاتی پرۆڤەکانت چۆن بوو چۆن خۆت ئامادەکرد بۆ پرۆڤەکانت ڕۆژانە چۆن پرۆڤەت دەکرد وەڵای بە شێوەیەکی جوان ئەوەی حازرم کردبوو هیوادارم بە دڵیان بێت و هیچ کەم کوڕیەکیان پێوە دیار نەبێت لە وەزیل دوفتم من بلێلێ بەندە ji bo te harûdînim lêlê bende ömrüm bo te nebînim lêlê bende çelenge bizend û bende lêlê bende ئەوە چەند ساڵەتون ناو هونەرەدا جیت والله ئەvە دەوری 15 ساڵ هەیە 15 ساڵە تەمەنیم 10 ساڵی بوو ئەم خەلکی ڕۆژاوایە بەخۆ ئەوجا من موزیک خوێندەیە بەێ ئەو تقریبا 15 ساڵە من لە هونەرێ دەژیم سەبین بیتە خەونین بیتە ئەس بێتە نابم ڕۆژین بیتە مەهین بیتە ساڵ بیتە نابم مشروع قرية آرام تحت شعار للهدوء عنوان بعد انتهائه من مرحلته الأولى بدأت المرحلة الثانية المتكونة من 660 وحدة سكنية بمساحات مختلفة 240 متر 300 375 400 426 و500 متر بجودته العالية وتصاميمه العصرية. فيلا 240 متر تتكون من حديقة كبيرة، جراج سيارة، 4 غرف نوم ماستر وبالكون. النوع الثاني منزل 240 متر مبني بخدمات مختلفة، فهو يتكون من 5 غرف نوم جميعها ماستر. وأيضا تتوفر فيلا بمساحة 300 متر مبني بطريقة VIP. الطابق السفلي لفيلات 300 متر يتكون من حديقة كبيرة وباربيكيو، جراج لسيارتين، 5 غرف نوم إحداهم ماستر، وأيضا غرفة تبديل ملابس.
وتتوفر أيضاً فيلا 500 متر مبنية بطريقة خاصة وVVIP. للمزيد من المعلومات والتسجيل يرجى الاتصال بالأرقام التالية أو زوروا موقع قرية آرام. العنوان أربيل، شارع 120 بجوار القرية الإيطالية 2. قرية آرام للهدوء عنوان. پیر لە چیەکەیتەوە؟ زۆر بێتاقەتم چەند مانگێکە لە ماڵەوە بێزار بوو. باشە با گەشتێک بۆ دەرەوەڕێک بخەین. تۆ هیچ کۆمپانیایەکت پێشک دێت چونکە زۆربەیان تاخراون. بەڵێ کۆمپانیای کۆچ تراڤڵ ئێستا دەستی کردووەتەوە بە فرۆشتنی تیکت و ڕێخستنی گەشتەکان. با سەردانێکیان بکەین و گەشتێک ڕێک بخەین. کۆمپانیای کۆچ تراڤڵ گەشت بکە لەگەڵمان. ئەمان دلۆی بۆ ئێستا پەشیمانی باتڵم بگری ژیری مەکەوە ئەی خودا مەجنون وەرێنەی سازیاوارە بەڵێ بەڵێ ئەمیش دەڵێم بەڵێ زۆڵێ منوورێ نەگێتە خۆش گۆرانی گۆڕەخسمان بۆ کرد من بە ڕۆحت ئاشنا بم لە ئەسمانی دوودی دەیدا گەتات بەزی تۆنیشت داپەسە بێهنا من دەرنایێ لەبیرت چوو؟ ساوە مەلەرزی ها نەترسی من ببوورە من خۆشتە دیر کرد دەناو دەڵێ من دەڵم بەڵێ ئۆکەی با دەنگەکان کۆکەینەوە ئەسمەری هەتۆ کەنگی ئەزغاری بەن بۆ مانگەی قاسام خەرمانەی داوام چ دەبێژن سەیدا دەنگ دەبێگە تۆ لێرە کچدەم بلەردم شیرین بەهاران بەهار شازان ئەم گروپە ماون کە هێشتا قسەمان لەگەڵ نەکردوون. مريم سايا وجوان سورة قواي وباقي بەخێر بێت. زۆر سپاس توش بخێر بێت. کاتەوە گۆرانی هاڵیت؟ واللهی نازانم بەڵامەوە هەر تێسێک وەکتم زانم چۆنە. چ گۆرانیەکە داناوە؟ هەر سۆزێت واللهی ماشەڵڵا ئەوەندە زۆرن ئێستا لەگە برادرم باسم دەکردم بوو نازانم چ بڵێم لێم تێک چووە. چۆنم قەلبی من گەر چشنی لاونەت نەبێنە و تیتێ بکەن ئاگری دوژمن دێتە گیانم وەک چرا من پێ بکەن. گۆرانیەکی مامۆستا مکایلم داناوە بگارەوە بۆ کێڕۆ بگارێەوە هێشتا دڵم لارەی تۆدا ئاشنێتەوە تەمەن بەشی غوربەت ناکە ڕێژنێکە و ئابرێتەوە. ڕێبین کەریم تەمەن 27 ساڵە لە چۆمانەوە هاتووم هەندێک دوسێ گۆرانی بادینی و سۆرانی ئامادەکرێجا نازانم چ بیتە قسمەت چ بڵێن. ئەگەر وتیان بۆ هەیە
گۆرانی بڵێ یەک گۆرانی ئەڵێم هەرێک گۆرانی بڵێ بادینی ئینشەڵا لە قۆناغی دووەماتان بینمە و کاتێکی خۆش ئۆکەی ئێمەش ئیسراحەتی وەرەگرین تا ئەم گروپە هەمووی ڕاتە ژوورەوە و دوای گروپێکی تریان ئەوانیش ئەکەینە ژوورەوە بەڕیانەکەین بۆ ژوورەوە بزانین چی هەیە بەڕاستی من زۆر حەزەکەم بزانم لە ژوورۆ چی ڕوئە مێ بەشدار بۆکەم بزانم چەند سترێسن ئارەخیان کردێتەوە چی ڕوئە چی ڕوونایە بەڵام بزانم ئەوە لەگەڵ ئێوەیە ئەیبینم لەسەر شاشە ئێستا بە گروپێکی تر بدۆزینەوە قسەیان لەگەڵ بکەین نام جەبارە تەمەنم 16 ساڵە لە خەباتەوە 16 ساڵ چ زۆر گۆرانێکەوەی عاتفی ئەیدا عاتفی چ گۆرانێک من خۆمە زاوانێم چەند تۆم خۆشەویە من خۆمە زاوانێوم چەند تۆم خۆشەویە بیری تۆوەکە نازات چۆن دڵ بسرەوێ ئەمانی کە ئێستا لەم هۆڵن هێشتا قسەم لەگەڵ ناکردوون ئەبێ ئامادە بن بۆی بڕۆن بۆ لای لیژنە و گۆرانی بڵێن بەخێر بێن میوانی یا بەشدار بووی دەباشە زۆر خۆشحاڵم بەخێر سپاس ناوت چیە تەمەنە چەنە و لەکوێوە الان تمام 27 سال له ليروات ئەتەوێ ئێستا گۆرانیەکەم بۆ بڵێ یا ئەتەوێ دوای بیبینمەوە بغداي بمكانا دنيا دورانا عشقي بالاي تشيجيكم والله لو شار زوانا من شكيلة باداشم لهولير وبجدارم تمنى شنو؟ هجدة ناوكو يعني شي؟ يعني كساكي زوان گۆرانی کێو ئامادە کردو بیڵێتەوە مامۆستای تۆفیق وهروە خاتو ژاڵە وهروە خاتو مەرزیە ئۆکەی سێ گۆرانی جیاواز و قورس لە خۆ ڕاوینی کە بڕۆتە قۆناغیدەوە بەڵێ ئەمە لێو پرسم لە ماڵەوە کێ پشگیری تیان کێ هانیایت بێت بۆم بەرنامە لە ماڵ و خێزانەکەم زۆر پشگیری مەکەن باوکم خوشکەکەم براکەم هەو زۆر پشگیری مەکەن هەمویان من فريق عارفم لشقلاوة نوسري شعرم وكليبي شعري مهي وتسندين شعري شم بشيوي دنگ بلاو كردوتا زۆر خۆشحاڵم تەبان بەڕێ من کاک فریقێکێکە لەو کەسانی کە زۆر چالاکە لە شەقلاوە مجارێتەوە بۆ ناو هەولێر بۆ ئیتر بۆ چاوپێکەوتنی تەلەڤیزۆنی بێ یا بۆ بەشداریکردن بێ هیوادارم بوو بینم لە قۆناغی دووە ماڵ زانە ئەحمەد خەڵکی کوێم بەتمەنی چ گۆرانی بڵێ فۆلکلۆر گۆرانی فۆلکلۆر کۆنەکان زیاتر ئەوان ئۆکەی سەرکەوتوبی سترێس نیت یا ناترسی ئەو لە لیژنەکە لەو مامۆستا گۆرانە پێکاتەوە ئێستا چتە بەردەمیان گۆرانی باکیت بەدڵنیاییەوە ترسم لەبەرەوەی هەم نەمبینیون لە نزیکەوە و هەم مامۆستای وا سەرکەوتوشم نەبینیوە کە بچم گۆرانیان بۆ بڵێم بۆەوەی دەنجی من هەڵسەنگێنن من کە بینی من قاچمە لەرزی لە خۆیەوە من گۆرانیش ناڵم لەبەرەوە سەرکەوتوو من ئیشەڵاشتا قۆناغی داهاتوو لە قۆناغی داهاتوەتان بینم و قسە ئەکەینەوە بە هەرمەتیتان با بڕۆمە لای میوانەکانی تر بڵند دڵدار لە ڕوانسەوە بەشداریەکەم تەمەنم 24 ساڵە زۆر خۆشحاڵ بووین کاک بڵند چ جۆرە گۆرانێک هەڵێم یان گۆرانی مامۆستا میکایلە یانیش مامۆستا عەدنان کەریم لەو دوایانە زۆر وەڵڵا ئەگەر عومری جوانی گەنجیم بە تۆ بەخشی مناڵ نەبووم لە ئێوارەی تەنهاییمدا بەتمەس نەبووم خەیاڵ نەبووم من ئاریاکۆ لە ڕۆژهەڵاتەوە هاتووم بەس دانیشتووی شاری هەولێرم جا ئەگەر بتان هەوێ سیوی خۆشم بڵم بە جوانی من لە خزمەت حەزەکەی چی بڵێ ئەوە بڵێ ئۆکی ئەمن خەڵکی شاری بۆکانم ئەلبەتە بۆکان مەهابەت دایکما بادیە باوم بۆکانیان تێکەڵ بووم و لێرەش فیزیۆتراپیستم لە خەستەخانە ئەی ئافرین خارجەکەم هاتووی نێرە خۆمان تاقیکەینەوە بۆ خۆشحاڵم کە مامۆستا مکایل لێرە جزوی داوەرەکانە یعنی هەرەوە بووە باعیسکەم بێمە ئێرە هیوادارم کە بتوانم فیدبەکێکی باشم بێ ینی بتوانم بە جوانی جواب بدەمەوە بە جوانی مەسەلەن زانی چۆن نەبێت من ڕێبوارم لە هەولێرەوە هاتووم چەند ساڵی کاگڕ 29 ساڵم 29 ساڵی ئەمڕۆ چ جۆرە گۆرانی ئەمڕۆ گۆرانیشی مامۆستا عەدنان کەریم دەڵێم لەگەڵ گۆرانیشی مامۆستا کەمال محەممەد
من ناوم خانگوڵە موایل تەشتاوەشتم لە شاری هەولێر دادەنیشم. یەک موالی دین. زۆر باشە. ناوی تۆ یانی یانی شای گوڵەکان. جوانە زۆر جوانە. ئەتەوێت چ گۆرانێک بڵێم؟ واللهی تقریبان یەک دوو گۆرانیم دانا، یەک لەوانە گۆرانی کانیە. جا ئینشاڵڵا بەڵکو بتوانم لێژنە بە دڵیان بێ و گۆرانێکی باش بێ. ئیشەڵڵا یەکەم جارتە بەشداریەکەی؟ بەڵێ. چۆنە پێشتر بەشداری و نەکردووە؟ واللهی بەخۆ دەزانین زۆر پرۆگرامی کەڕۆیی، یعنی هەستم کرد ئەوە پرۆگرامێکی زۆر باشە، کەسەکان زۆر سەرکەوتون زۆر باشن، ینی پێم خۆش بوو لەو پرۆگرامی بەشداری بکەم. ئۆکێ ئێساگەر من داوا لێ بکەم تۆزە گۆرانیم بۆ بڵێ لەو گۆرانیدا. ئەی خوددا مەجنون و سارگەردانە خۆم، دڵبرین و زار و بێسامانە خۆم. سەرکەوتووی؟ سترێس نیت؟ گێشی مێرە یەک دەقیێڕە گۆرانی کاڵیت و تەواو بە. من ئیدریس ساڵح لە پارێزگای هەولێرم لە شارۆچکەی بەستۆڕە، قوتابی کۆلێژم، دەرچووی پەیمانگەم و کاری هونەریش دەکەم. زۆر خۆشحاڵم و خۆشحاڵم کە بینیمی تۆ دووبارە. ئەگەر بەڕێزیشە خۆ بناسی. من باران غەفار خەلکی سۆرانم، تەمەنم 21 ساڵە و کاسبم. ئەمڕۆ بەتەمای چی گۆرانیەک بڵێ؟ ئەمڕۆ گۆرانی یەکەم گۆرانیم بڵێ مەقامێکی هونەرمەندی نەمەر ئایازا خۆیە. ئەگەر بگوێرەی داواکاری ئەوان ئەگەر زیاتریان بوێت شتێکی ئەردەوان زەخۆیشم ئامادە کردووە. تۆ بەشدار بووی؟ بەڵێ. تەمەنت چەنە؟ 10 ساڵم. 10 ساڵی. ئەی ناوە چییە؟ ئانا. ئانا کچەکەی منیش ناوی ئانایە. ئەو 5 ساڵە بەس. لە پۆلی چەنی؟ ئەو ساڵ دەم بە 5. ئۆکەی. قورسە مەکتەبیشە هەیە و گۆرانیش بڵێت و چ گۆرانیەکەڵی؟ گۆرانی ڕۆژین تۆگلێز بلبلێتەمە، یعنی هەم بادینی هەم سۆرانیە. چ گۆرانیەکەڵی ئەمڕۆ؟ ئەمن بەخۆم سێ گۆران ڕاستی حازر لە بەرمەیانە حازریشم کردیا گەبرێم، دوان ئینگلیزیەکیشان کوردیام. دەکەواتە کوردیەکەم بۆ بڵێ لەگەڵ یەکێک لە ئینگلیزی. دەناهێنێ دنیا خەم بخۆی، ئەمانەتی هاتووی دەبێ زوو بڕۆی. Don't find a way, don't find a way, yeah, but you never go away. با من بڕۆمە لای گروپێکی تر بێ کۆدانیشتون بەس گۆرانی وتن کەم بۆ تۆ نازانم نامبینم کەسیان گۆرانی بڵێن. چۆنن؟ باشیگیان؟ هەمووتان بەشدار بوون؟ ئەی بەخێر بن. دەکەواتە یەک مایکەکان بە دوایی بگوێزنەوە ئەگەر خۆ بناسێنی؟ من بارزان خەڵکی بەستۆڕە لە بەستۆڕە هاتۆمە بڵێ. بەخێر بێ سەر چاو تەمەنت چەنە؟ من 23 مە. 23 ساڵ. چ گۆرانێک هەڵێ ئەمڕۆ؟ والله بادینی سۆرانیمان هەیە هەموو شتێکمان هەیە. بەخێر بێ ئەمڕۆ ئەتەوێت گۆرانی کێ بڵێ؟ والله گۆرانی ئیکۆن، یعنی سێ گۆرانم ئەمێ کردووە. گۆرانێکی ئیمەرزە فەریقی ڕەحمەت بێ و لەگەڵ حەیرانێکی مامۆستا تاهیر تۆفیق، لەگەڵ گۆرانێکی مامۆستا تەحسین تا. بەخێر بێ. سپاس ممنون. از بڕیار مەهدی جندی لە دڵهەڤێری بەشدارم بەرنامەی کوردستان ستار وەک بەشدارم. زۆر خۆشحاڵم. بەخێر بێ. پێت وایە بیبەستان؟ والله پیڤیا خودێ ئینشاءالله. ئینشاءالله. گۆرانی کێوە ئامادە کردووە؟ سامان عومەر ئەیوب عەلی ئەوانە. تەمەنت چەنە؟ تەمەنم 18 ساڵە. ئەی ناوت چییە؟ سادق سەلام لە هەولێر بەشدار. لە هەولێرەوە؟ بەڵێ. چ گۆرانێک هەڵێ ئەمڕۆ؟ گۆرانی زۆرە وەک زەکەریا عەبدوڵڵا و دیار دێرسم ئەوانە زۆرن. بەخۆم لە منداڵیە حەزم لە گۆرانی گوتنە و گۆرانی قەدیمیش دەڵێمەوە. لە ماڵەوە کەس هەیە کە دەنگی خۆش بێ؟ بەڵێ باکیت بابمە براکەم بوو ئەمە گۆرانی دەڵێن. لە عەشیرەتمان وەکو بڵێن گۆرانی زۆر دەڵێن. بابیشم وتی بڕۆ وەرەی دامێ منی شاتم، منیش گوتم بە ئەکید دەچم. کەواتە باوکە سەپۆرتانەکە پشگیریتانەکە لە ماڵەوە. لێک ناچن ئێوە برانە زانین بەس قشتان لێکەچێ. ناوم هەدی سەلامە، خەڵکی هەولێر بەشدارمە، تەمەن 21 ساڵە. 21 ساڵ.
باوکت پشگیری هەردووکتانەکە پشگیری کامتانەکە زیاتر توە باوەڕکە جیاوازی ناکەتن هەردوو پشگیری هەردووکمان دەکاتن بەخۆی بەم هونەرمەندە پشگیری هەردوومان دەکرد گوتی بڕۆن هەردووکتان سێقەتان بەخۆبی دەگەی ئاماجەکەت سێقەت بەخۆ نەبناگی لە هەولێرەوە هاتم تەمەنم 22 ساڵە پەروەر ڕزگار دەنگە خۆشە واللهی وا ئەڵێن کێوایوت ئەوانی وام ناسن ماڵەوە برادر کێ سەپۆرتی کردی کێ پشگیری کردی کێ هانی یای بێم واللهی لە هەمووی زیاتر دایک و باوکم ئەو ڕۆبەتەمان گۆرانی کێ بڵێ حەسەن زیرەک مەشمول پەیدا بوون خۆزگەم باوانەی پیرن بە مەشمولیایە نووسیوێم دەمێبان بۆ قەسری شیرین ئێمەمانەوەی ئەوانەی کە لێرە هەڵیانە بژێری نەبێت دەنگێکی خاوەن دەنگێکی باش بن توانایەکی باشیان هەبێت یاڵا حەمەد گیان ئەحمەد تۆ ڕۆیشتی و خۆشمەوێ بەدڵ و بەجیان ئەمیش ئەتوم خۆش دەوێ بەدڵ و بەجیان کیژۆڵی چاوڕاش و جوان بنسبەت لە بۆ من وەڵا دەڵێن بەڵێ بەس ئەوانە قبول ناکەن بەمنی وادادە دەبوو ئەگەر غەرقی ئەوینێت بووم دووگۆڵی بەخیدڵم بۆن ئەگەر با بەخۆ لە ماڵە لە بنجەیدا سرتەی ناکەیتەوە بۆ ژنەکەتی پی گۆرانیان بڵێ دەبێ عەندێرە کاغەز هەڵپڕێ لەرزێدار و بەر دووگۆڵی وڵی جۆمان لێنێ بیڵە بی تون دووگۆڵی بەخیدڵم بۆ ئەزۆکوڤان حسەکەت زەعیفە یعنی ناگاتە لامان عزیزم هۆ دڵەکەم کچکە دەڵال وەزای بێبەختە باشتر بوو دوتایە ڕێی برادرانت بەدەست بهێنا باە تا منیش بمتایە بەڵێ بۆنای بتبینم ساڕێشکەی برینم ئەوێ لە ژنا بڕیارم لەگەڵ بدات شکامە بڕیارێکی زەحمەتە لە پاش مەرگەم ئەوەندەی ماوە بیگەی ڕۆڵاوکۆم تێر نەگوت تێر نەگوت چ بێز بێنانچکە جددی دەڵێیان هەر دەتەوێمە پێ گاڵتەمان پێ دەکەین پەریشانم من دەناڵێنم کەلیمە هەمی خەڵەت گوتم بەس چنینە هەمشی لەحن درست بی هێوارەیە و وەرە قوربان هەمووی ئاوا دەکا یانی گەروی ئاوا لێ دەکا بۆ ئەوەی کە وای لێ بێت پیرۆزە بەخێر بێ زۆر سپاس دەکەم باشی چەند ساڵی 14 ساڵ ئەی چۆن فێربووی وە پیانۆ بژێنی وڵی لەم داریەوە هەر ئەوەکەمەوە بەوەی بابم و یعنی بابم مامۆستای میوزیکە ئەجا ئەتام هەموو ئالەتەکانیش حەز بکەم زۆر بەیان ئەی خۆزگەم بەخۆ بەجددی خۆشە ڕۆژی چەند ساعت خەریکی میوزیک و ژەنینی ئاوێ زۆر تقریبان 1-2 ساعتەوە تەمرین یەکەم دەنگیشی خۆشە مادام ئەمڕۆ هاتی بە کوردستان بەڵێ سەرکەوتوی بەس ناوم لێ نەپرسی محەممەد فەیسان لە هەولێرەوە هاتووی نا لە شەقڵاوی ناوێ من دلۆڤان مستەفایە ئەم لە ڕۆژاوای کوردستانی من لێرە دەشیمەم تقریبان 8 ساڵێ من تەمەنە من 27 ساڵە و ئەمنژی حەز دەکەم بەشدار ببم چ جۆرە گۆرانیەک چ ستایلێکی گۆرانیەک ئەمڕۆ ئێڵێ والله ئەمڕۆ 4-5 ستران هەنە گۆرانیکی تحسینتاها دەرێم حەز دەکەم بەدڵی لەش نەبێ نام دلۆڤانە تەمەنم 21 ساڵە یەک ناومانەیە بخۆمە تەمەن 21 ساڵە کوردی ڕۆژئاوامە بەخێر بیت چی خوێنی چ کارەی خەریکی چیت خەڵکی بەخۆم من مساعد مهندس کارەباییمە بەس کاری هۆنەرێ وەچی گچکە بووم ینی دەست پێمان دەکرد
لەگە برایەکانم ئەوانش هەموو یانی تقریبان عایلەکی هونەرمەندینە. گۆرانی چ ستایلێکەڵی گۆرانی کێڵێ؟ فلکلۆری کوردیار احتیادی مثلا عبدالقاهر زاخۆی عبدالکەریم شێخۆ ئەوانەی دی کەریم ینی زۆر کەیفم بەوانە دێ. بەتەمای گۆرانی کێ بڵێ ئەمڕۆ چ جۆرە هەر لە سەرەتاوە من لە ڕێی کاکە میکایل ئاشنای هونەری کوردی بووم. زۆرشم خۆش دەوێت لە لاڤ میوزیکەکانیشم کە دەچم زیاتر ناوی ئەویم لێ دەنێن خەڵک نەخۆم بەخۆشم زۆرم حەز لێ بۆیە دامناوە گۆرانیەکی ئەو ئەگەر ینی زیاتری جوسترا گۆرانێکی تر ئەوە بۆ شێوێ. دەنگی تۆ نزیکە لە دەنگیەوە؟ بەڵێ. ئۆکەی دەکاتە بە گۆرانێکی ئەو مانگوێ لێ بێ. زۆر لە مێژاکەدام هاوێم بەیان بکەم دەردی دەروونێم عاشقی بۆ باتێرۆسکایێم زامداری کرد دڵی پڕخوێنێم. خۆش بێ ئەو گۆرانیەکێکە لە گۆرانیە زۆر جوانەکانی هونەرمەند میکایل و زۆر نزیکیشە لەمنەوە. دوو گروپی تری لێ کە دانیشتون ئۆکێ چین بۆ لایم گروپەش کۆ زۆر مەشغوڵ دیارن. چەند ستایلە خەو بینی خۆمان بێ؟ نەنووسم تا بەیانی. گاڵتاکەی سترێس بووی؟ نا هەر تەمرینات و مقاومە و ئەوەندەی کردومە ینی بزانم کە شخصەتی هونەرەکە بخوێنمەوە ینی ئەو فەنی مێشکەی وان بخوێنمەوە چیان دروستە. گۆرانی کێڵێ؟ کاک میکایل مامۆستا ئەردەلان بەکەری ڕەحمەتی زۆرم داناوە لەیلا فەرقی ومەرزە فەرقی بێ یەک دانیان هەڵبژێری کێ؟ هەموم لە مێشکە ئەوەی ینی ئەوی دڵم خۆ ویستی ئەو دەڵێ. گوێم لێگرن گوێم لێگرن باچی ڕۆکی دڵێم باسکەم هێندە ئەگریم هەتا دنیا باهوناڵم کەسکەم. ناکاوە دیتم گوتیان سەوت خۆشە خزم کەس گوتیان بۆ بەشدار نابی منیشی تر پێم باش بوو بەشدارم کرد. بەڵێ ئی هەواڵی برایم من چێکریە دلبەرە من تل من دڵمایی چێ دڵدار جودا نابن حساب سانایی. من سیڤان کوردۆ بابان دانیشتووی شاری هەولێرم بە خۆشحاڵیەوە زۆر بە خۆشحاڵیەوە بەشداری بەرنامەی کوردستان ستارم کردووە. هیوا خوازم بۆ ئەو دۆستانەی دەرەوەم ئەو هاوڕێنەی دەرەوە کە ئەوانیش سەرکەوتوو بوون و چاوەڕێی ئەنجامێکی باشیان لێکەم و زۆر سوپاس. تو کەتیە دلێ من چجار ناچێژ بیرا من تو بیای گەلێ گۆرێتە بم یارم جتە دوورم ژێوان چۆلان دنیا لە من بۆیە زندان. ئەس نێهات هەرکیمە بەس لە قەباب من نێهات پیرۆ ئەس خەڵکی خەباتمە دەوری بەری هەولێرێ تەمەنی من 28 ساڵم. وا هەستەکەم هەرکی سەوتیان زۆر خۆشە دەنگیان خۆشە زۆر کەسی دەنگ خۆشی تیاوایە؟ بەڵێ ڕاستە ئەم هەرکی هەمی بەهرەدارین سێ بەشی دەنگی مەژی گەلا خۆشە. سەرکەوتوو بن و زۆر کەسم بینیەوە ڕاستەکەی بەخێربێ سەر چاو سەرکەوتووبی. عەبدوڵڵا سالمی و تەمەنم 20 ساڵە و لە هەولێرات. گوێم لێ بوو برادەرەکانی ئەوە عینوانەکە و بەرە. عینوانمانێتی سەردانە بکەین عینوانمان نای؟ چاوە خۆش بە زۆر سوپاس مەمنون. خزمەتان. هیچ ئەمریکا ژەنیە هەر دەنگی خۆشە و گۆرانی؟ نەوەڵڵا بەس دەنگم خۆش. لەو ڕۆژەوەی من بە ڕوحت ئاشنا بووم لەو ساتەوە من لە خەم جودا نەبم ناسینی تۆ بۆ من خەم و ئازار بوو. من یەچیر هەرکی لە خەباتەوە هاتوو 22 ساڵە. تۆش هەرکی دیانی تۆش دەنگی خۆشە؟ بەڵێ. کە سەرەتا ویست بێتە ئێرە بەشداری بکەیت چۆن زانیت چۆن هاتی بۆ بەرنامەی کورد؟ ڕێگای برامەوە لینگەکەی بۆ ناردم گوتی بەشداری بکەم نیش بەردارم. دەی سەرکەوتووبی و پێم خۆشە کە پشتگیری ماڵەوەت هەیە ئیشەڵا لە خۆناغی دوام بوو بین. ئیشەڵا ئیشەڵا کەلک سوپاس. من ببورە من خۆشتە دیکرد من ببورە من تەرکاتە کرد
من ببورة من دل حشتنقر من ببورة من چێ بوو گۆرانی دەگوتەوە بۆ بێدەنگ بوو ئەتوو بووی خوا بەردەوام بە گۆرانیم بۆ بڵێ ئەوەی تازە زۆر خۆش بیان لەو سەرەوە راپۆرتم دەکرد گوێم لە دەنگت بوو سەرچاو من لفرمسكي رنوي چۆسانی کورد پەروەردە بووم چۆن خۆت ئامادەکرد ئەمڕۆ وڵی زۆر باش زۆر باش خۆت ئامادەکردەوە زۆر باش مادەم گۆرانێکم بۆ بڵێ بزانم چۆن خۆت ئامادەکردم دەنجی بەشداربووەکانی دیکە چۆن دێت گۆرانی خۆشم بۆ بڵێ ئەم شەوتانیم ئەیکە خۆشە باڵ بگری و تۆ بگەیتە لەم ئەم شەوتانیم ئەیکە خۆشە باڵ بگری و تۆ بگەیتە لەم وەسپی پاییزە وەسپی پاییزە خزانة حالم خزانة حالم دوران 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 وەکو دەبینین جۆش و خرۆشێکی یەک زار زۆریان هەیە هورك تدروما جان وجان جان قربان هورك تدروما جان وجان جان قربان لباجار قندا تاخا منوتايا لباجار قندا تاخا منوتايا عشق دلا زوراي والله بلومايا عشق دلا زوراي والله بلومايا مشروع قرية آرام تحت شعار للهدوء عنوان. بعد انتهائه من مرحلته الأولى بدأت المرحلة الثانية المتكونة من 660 وحدة سكنية بمساحات مختلفة 240 متر 300 375 400 426 و500 متر بجودته العالية وتصاميمه العصرية. فيلا 240 متر تتكون من حديقة كبيرة، جراج سيارة، 4 غرف نوم ماستر وبالكون. النوع الثاني منزل 240 متر مبني بخدمات مختلفة، فهو يتكون من 5 غرف نوم جميعها ماستر. وأيضا تتوفر فيلا بمساحة 300 متر مبني بطريقة VIP. الطابق السفلي لفيلات 300 متر يتكون من حديقة كبيرة وباربيكيو، جراج لسيارتين، 5 غرف نوم إحداهم ماستر، وأيضا غرفة تبديل ملابس. وتتوفر أيضا فيلا 500 متر مبنية بطريقة خاصة وVVIP. للمزيد من المعلومات والتسجيل يرجى الاتصال بالأرقام التالية أو زوروا موقع قرية آرام. العنوان أربيل شارع 120 بجوار القرية الإيطالية 2. قرية آرام للهدوء عنوان.
لو روجوي من بروحت أشنبم قوم لقران باتسي روشي ظلم بس كم تلك بوريت أنا قرم بمال ديني من شكر يد البيرم توج من دلماي قرت بتي يا رامن من جد قلت بم بیستما پرسیارت کردم پر بدلت یادت کردم محمد لە هەولێرە ڕۆژداریم کرد 30 ساڵ کاک محەممەد چەند ساڵە گۆرانیاڵی وڵی چەند ساڵێکە بۆ خۆمان لە ناو خۆ لە این گۆرانی مۆتۆ بەڵام بڵێ شتی تەلەڤیزیۆنی وشتی وام نەبووە بەڵام لە ناو خۆوە شتی وام هەبووە هەڵبە دیارە شتێک لە خۆتا شکە بی کاچتە بەرنامەیەکەوە عادەتەن بەگشتی سەیرەکەی چ شتێک زۆر باشە چ شتێک زۆر پرۆفیشناڵە چ شتێک زۆر کەسی کارامە و چالاکی تایە دیار بوو ئەم پرۆگرام بە پرۆگرامێکی سەرکەوتوو بینی و کەسانی پرۆفیشناڵ و کەسانێکم تیابینی کە لە بوارەکەیە کاری باش و دەشتی پەنجەیان دیارە بۆیە پێم خۆش بوو پێم بەشداری بکەم دەست خۆشیانی ئەتوانم بڵم کە پێشتر بۆ بەشداری و نەکردووە هۆکارەکەیەوە بۆ کە هۆکارەکەی ئەوەی دیارە حتا هەموو کات باشێ و باشترین هەیە جا هەموو کات ئینسان هەوڵەدە لەگەڵ باشترینەکانە بەردەوام بێ حەسکە کار بکەیان بەشدار بێت شتەکانە سەرکەوتوبی بەتەمان چ جۆرە گۆرانێک بڵێم وڵی بەگشتی بە شتەکان لە جی خۆیان لە کاتی خۆیان بۆترێ بەڵام ئیشاءڵڵا ئەوەی کە لە توانامان و لە بەهرەمان بێ پێشکەشیەکەین بزای نەگەینەکوێ ئیشاءڵڵا پێشواکەم لە ڕۆژهەڵاتی کوردستان شارێک هێرماشان بەشداربووم زۆر خۆشحاڵم تەمەنە چەند 35 ساڵ 35 ساڵ سترێس نی کە ئەمڕۆ هەموو مامۆستا باشە بینی لە لیژدا ئەرەوەلا چۆن ئەسترسنی هەر ئێستا مامۆستا میکایلم دی لەوێ ڕۆیشتم لەگەڵ هەندێک قسەم کرد بەدەم هەندێک لە ئەسترسەمان دابزێت بەتەمان چ گۆرانێکم وڵا گۆرانێکی وا لە گۆرانیەکانی مامۆستا محەممەدی ماملەیە مامۆستا ناسر ڕەزازی ئەوانە بزانین چۆن دەبێت من عەبدوڕەحمان لە هەولێرە بەشداریم کردووە 26 ساڵ لە ماڵەوە کێ پشتگیری کردی بێ بۆم بەرە من هەر لە تەمەنی منداڵیەوە پشتگیری کراوم بۆ هونەر و موزیک لەلایەن باوکم و دایکمەوە بە تەواوی پشتگیری کراوم یعنی لە 12 ساڵیەوە دەستم کرد لە موزیک و هونەر هەتا زۆرداوە سەرکەوتوبی دایک و باوکە کەسیان دەنگیان خۆشە یا هونەرمەندن یا بەهرەکەیان هەیە وافزان لەناو برەماڵێمە بەسم هونەرمەند هەڵکەوتم لەنایەنە بەڕاست پێم خۆشە کە ئەواش پشتگیری دەکەن ئارە وڵای طبعاً تۆ ئەگەر لەناو برەماڵەیەکە کەسێک دەرکەوێت بەهرێکی جیاواز دەبێت طبعاً پێویستە هەموو پشتگیری بکەن ئەو شێوەیەک یەک کەسە بینم بە تەنیا دانیشتووە ئەمڕۆ کەسم نەبینیەوە بە تەنیا دانیشە بەخێر بی بە تەمای ئەمڕۆ چ ستایلێکی گۆرانی بڵێ والله گۆرانیەکەم گۆرانی ئەوە سیپۆن خەڵاتە ئەوەش کوردێ باشوورە باکوورە مارێ ئەڤین دارێ زورە ئیش و شەواتە ناوم ئامەدە من خەڵکی کوردستانی ڕۆژاوامە ئەوە تقریبا ئەوە 9 ساڵە لە هەرێمی کوردستان لە هەولێرم چ گۆرانێکە حەزر کردووە چ گۆرانێکە ئامادە کردووە کە بیڵێم هێندێک گۆرانیم حەزر کردیە بە شتێشکە لەوتان دەرێم ئەگەر عیب تێلێک پۆرێ تەناگورم بماڵی دێنێ ئەزێ سەباڤان چاوێتە بێمە کوشتێنێ شیشارە سوات باسڵ خەڵکی کۆیەم و بەڵام نیشتەجێی شاری هەولێرم ئەگەر تەمەنەکەم نەڵێ ماساییە بەڵێ ئیدی پێم خۆش بوو لەم بەرنامەیە کوردستان ستار بەشداری بکەم ومێ دەکەم بتوانین شتێک بە شتێ بکەین لێرە و هیوای سەرکەوتن بۆ برادەرانی ترە خوازم
حینا پێ ببڕم خێر بێ شوێنێژی لە گیان باشێ هەڵەوەزایە وەڵا باشم سپاس لە جوێکی زۆر ڕۆمانسیایە چی بکەین باشە لەوێ ڕاو کردو خۆت زیوەتەوەیە ئیسرا ئێستا دینا خەریکە بەشدار بەکان وەرەگرێ من هاتم قاوێ بخۆمەوە ها ینی ئێوە بەسەرایکەن ئێوە قەپاتن ئێمە بە دابشمان کردو هەنێکی دینا وەریەگرێ نێکی من وەریەگرێ ئێوەڵا ئافرین اینجا من باشە من ئاسانەکانم هەیە پێشەوەی بێنە ژوورەوە بەس ئێوە قورسترەکەیەنە دەرەوە دڵت دیێشێ بەشدار بێکە بینی بە ئەمەلەوە هاتووە زۆر پێم ناخۆشە کە هیچی پێ نییە بەڵامەوانەی کە کارتی سۆزیان پێێتر لە دوورەوە کەیان بینم شاگشکا بم زۆر خۆشەکە ئەبینی بەشدار بێک لەگەڵ دینا قسەمانە کرەمان و دێمە لێژنە بوویانە هەمویان دەرچوو بوون هەمویان وەرگیرا ویان بۆیە ئێوە لیژنەرین ماوەسا هەڵکەوت باشی زانیوە ئایناڵە هەر کەسەوەیشی خۆی هەر کەسێ منیش هەروەکو ئێوەم باوەڕکە دەنگ خۆشی زۆری تێدا بەڵام پێشبڕکێکە زۆر بەهێزە خۆتە زانین خەڵکێکی زۆر خۆی تۆمار کردووە ئەو ئەمڕۆ شاری هەولێرە بەیانی شارەکانی دیکە دوو بەیانی دێن پێشبڕکێکە بەهێزە ئەوانەی کە دەرەچن هیوادارم سەرکەوتوت بن لە قۆناکانی داهاتوو ئەوانەی کە دەریژ ناچن بێگومان ئەمە دوا دەرفەتی ژیان نییە ژیان پڕێتی لە دەرفەت بە مەشمولیایە نووسیوێم عاشقی بۆ باتێرۆسکایێم زامداری کرد دڵی پڕخوێنێم من چکریە دلبەرە من تل من دڵمایی تو کەتیە دلێ من چجار ناچێژ بیرا من ببورە من خۆشتە دیکرد من ببورە من تەرکاتە کرد ژتە دوورم ژێوان چۆلان من کەیوان ڕەمەزان محەممەد سەلیم تەمەنم 21 ساڵە دانیشتووی هەولێرم لە شارچکەی بە سۆڕەوە هاتووم زۆر سوپاس عەزیز کاکە کەیوان چەند ساڵە گۆرانیڵێ وەڵام من سەرەتای دەستپێکردنم دەگەڕێتەوە بۆ ساڵ و نیوێک 2 ساڵ من چکریە دلبەرم توش من دڵمایی چه دلدار جودا نابن و سەبسانایی ji dûriya te zêmayim ki zû damayî ax bû xem û taliya min nîne dumahî با بڕین بۆ لای ئەو دوو کوڕە گەنجە اینجا دوای ئەوە گەڕینەوە ئەوان تازە هاتوون بڕوا ناکەم هێشتا ئیسراحەتیشیان کردبێت چۆنن سپاس جی لە خان بەخێر بێ الحەمدوللا تۆ چۆنی سپاس ناوت چییە تەمەنت چەنە ناو خاڵی زیرە لە هەولێر و بەشدارم تەمەنم 19 ساڵە چۆن بەم بەرنامەیە زانی بەشداری هەی لە سۆشیال میدیا بینیم پۆستەکە تر لینکەکەم کردەوە بەشدار بووم و ڕێنماییەکانم هەمووی پاشانەوە کرد و ڕاپێز کرد و زۆر باشە ئەکێ پشگیری کردی کە بەشداری هاي پشگیری کەس نیە بڵێ لە ڕووی ماڵەوە یان لە ڕووی هاوڕێ تۆزی هاوڕێم ینی هاوڕێ کچ و کوڕ پشگیریان کردم وتیان بڕۆ بەشدار بە تۆش خۆ تاقیکەوە ساوتت گەر ینی خانەوادەکەتانن ئەگەر بۆ بێ هونەرمەندیتیانە ناوەڵە دەی بەشکم تۆبی بێ یەکەم هونەرمەند ئینشاءالله من محەممەد سامی لە هەولێر دانیشم 27 ساڵم بەڵێ هەمووتان لە من بچووکترن هەمووی 20 شتێک ساڵە ئەو پەڕیسی ینی هەمووی لە من بچووکترە هەچی بڵێنتر بە تەمای ئەمڕۆ چ گۆرانی واللهی کۆمەڵە گۆرانەیەکم حازر کردووە ئینشەڵڵا ئەوەی بگونجێ ئەوەی دڵ و مێشکم کردی و گۆرانی ئەڵێ ئینشەڵڵا اینجا گەلێرە لێ داواکەم کامیانم بۆڵێ بادینەکەم گرتو بچی یارامن من جد قلت بم قرتو بشي بمن بجي بزانه بتناشم اسناشم من ئەمەوە بوو بینم کە چوویتە بەردەم لیژنە و هاتیتە دەرەوە کارتە سازەکە و پێبێ ئینشاءالله سپاس ئینشاءالله بینم لە قۆناغی دووەم علی فەریق خەڵکی هەولێرم 28 ساڵ وتکەترم دەستمان پێ کردەوە مەعقول نییە یانی کاکە ئەمڕۆ بەتەمای چ گۆرانێک مقامێکی فۆلکلۆریە مامۆستای گەورە علی مەردانە قام خۆشیریە ئینشاءالله لەوێ دێڵێ
یعنی هەر لێرە ناڵم گۆرانێک من هەواڵ معروف دانیشتووی شاری هەولێرم چەند ساڵی تەمەنم 26 ساڵ چ گۆرانێک گەڵێ ئەمڕۆ والله گۆرانشی خاڵەتایی هونەرمەندی گەل مەقامێک و بەستەیەک زۆر باشە دڵیان بێت شێشەمانێ پێشکەشێکی باوەڕ بەخۆیە کە بەدڵێنە بە تاکید سەرکەوتوبی ئیشەڵڵا بینمەوە لە خۆناغی دۆما و بەخێربێ سەرچاوس لەگەڵم گروپە هاوڕێن یا ئێستێکتان ناسی وەڵاهی هاوڕێنین بەڵام ئەوەی لە هونەردا بێ هەمیشە بە یەکەون و هاوڕێیەکترە لێک تێگەن بەڵێ ڕاستە بەتەمای ئەمڕۆ چ گۆرانێک گۆرانیەکی کاکە ڕۆژکەریم بیستومە وڵات تۆزێکم بۆ بڵێ بیستومە پرسیارت کردوم پڕ بە دڵت یادت کردوم وێنەکانمە دەرهێنا و ماچت کردوون بیستومە زۆر پەشیمانی نوخمی ئازاری ویژدانی من نەمزانی تۆ ناتوانی لە بیرم کای باسانی ئەی ئافرین ئەی سەرکەوتوو زۆر دەمەکە گوێم لە گۆرانیانە بۆ جەمال بەزەست بەرگی بەبەرا کردەوە دەست هیوادارم لە خۆناغی دۆم ببینم سەرکەوتوو من شکر صالح ناسرا بەشخۆشەدا لە هەولێرەوە بەشدار بووم لە دایک بوو ساڵ 1990 پێشتر بینیم زۆر بە خێرایی قسە دەکرد وتم لەوانەیەوە سوحبەت بکا لەگەڵ هاوڕەکانی بەسەر بە خێرایی قساکەی نه هەر خۆم خێرام تۆزە لە ژیانە منیش بە خێرایی قساکەم بەس تۆ پێشی منە داوەتەوە حتما هەروایە نازانم چی بڵێم ئێستا زۆر بە خێرایی قساکەم ئەمێ لێ بکەم زۆر بە خێراتر قسە بکەین ناتوانانی ئێستا پێم بڵێ ئەم نازناوە شەیدایە چێ بێتەوە لێی گەڕێم بەخوا لێ ناگەڕێم لە کێوە دروست بوو شەیدا ئەو کەسم کە خێزانمە بەبێم جەمەلە ئەرە بەخودا وەڵی من بم لە جاتیەوە خواردنێکی زۆر خۆشە بۆ دروستەکەم ئەمڕۆ زمانە لە دەوام نەیتوان بێ بۆ ئێرەش چەند ساڵە هاوسەرگیریتان کردووە بۆ 11 چی 11 ساڵ گاڵتاکەی هێشتا شەیداشیت بۆ نا والله یازای دیکەش بڕوات چەند یازەیەشی تریش وڵا ئەوە میشەڵ سەرکەوتوو بی هیوادارم لە خۆناغی دۆمیش بووبینم ئەگەر خدا حەز بکە ئیشاڵڵا ئەگەر حەزیشی نەکرد خێریتایە کێ هانیایی کە بەشداریم پرۆگرامە بکەین هەر خۆم ماڵەوە و هاوڕەکان ماڵەوە باوکم زۆر پاڵ پشتمە زۆر باشە خوا بۆ وێڵە هەتا دوێنێ بەخۆی پرۆڤک پێکردم باوکێک هونەرمەندایە کەسێکی هونەردۆستە تەنها هونەردۆستە زۆر حەزی لێ بوو لە تەمەنی من دەست بەکاری هونەری بکە بەیش دیارە قسمەتەکەیەوە هەبوو دەنگی خۆشە زۆر ئەم زۆر معجزبی دەنجویمە ئەی بۆ باوکە نەهێنا لەگەڵ خۆت و بێکەوە دوێت بکەن بەخوای زەداکم وێگۆ زۆر وێگۆ